من عثماني حاجي عليم دانشتوری گوندی أحمد عوام اتحاد خليام لبعض أعجالك كتوزع عجيبة لولاته كمانا يتحشتري اشتكي نامويا لهريم كردستان وابزانم كسي كترني انتمامي بيدا بيتو خليكي حشت داري بيتو أوانا إيسا من أم حشت أنا كهناوا هر حزو خلياي خوما ناليم أتيت الجير أويك بجيبي جاني ماضية عائلية دابين كأوان بلامكو حشر خويشتكي حيوانك فقيرة حيوانك هم سنتش راقرتن أواني وهم استفادة شيء طبعا هي أمزح حيوانك أجلك زور فقيرة وأجلك زور بالزمان إسا أما من شوار دانان أو دانان نيرة أو جورو نيرة أما نمين يمن يتر وشتر براسي وشتر حيوانك فقيرة ومري بيغمري خواه صلى الله عليه وسلم والله خلق بلا بدليتي بس توزع بخيو كردني لو أنا لا خلق زحمة بيتشنكو أما يكم جار لولاتي أما هبيتو أوشتانا زحمتي شنيا ببيشوانا وانا والله زحمتني شنكو هروكو مرة قوايا تو خدمتي شوار مر بكيت هيش فرق كينيا لقل خدمتي شوار حشتر بكيت باشو خرابيان هي كان جوري كان هي خو جوديان هي جودي معني من درجة بو أصلي جران بهايش زور جران بهاي شو برادركم عرب شو أنا باسي كنت والله لا فيسبوكا برادرك لحدود سعودية واشتريها بوا بيودي بيو كدوت مداني بتشنا أماني من بشوكن أماني من شكن تقريبا أو دايك يسر بوا وتي داني بهشت مليون يك دانا بهشت مليون بس من أمانة كاتي كريم بشوك بون كريما مليون ومليون ودوصة وأنا بيدا زور بقول باري بنجاو كريما والله من لا نوراسي جنوب بويان هنا بلامكو اتداس بدسك هنا بوم لك الكوكو بيان هنا الروجانة هر احتياجي حيوان شيء ديتي ابن بي ولاق شيء ديتي هر اوان دمي كاو جوان دمي اكاو بروش انا دمي قلت هوايات شان جايه ام ذا خي او اخرش بركلو لخيو بويان هوايات ان خيو سوري وامانيتي او بداناون خيو بداناون عرف بداناون تبقى كيف اخوان اسورن روزانه برای دم درولیر ام گیاو على فوشتیتی ام گیاو سوزیتی توزی به تاختی خود خوان درکنو توزی راوران و رنبازی کنو تزیقات عند درجة دواء تحزكن بينه وجوره يعني كم وجوره هم بس على فوشتكو أنت مجرد هالأول روزانه بري عندهم تو تحزكن بري عندي تدرو شو تو لشوينك اشتكى ماويك سجن كي دواء حزك درو ببيني حزك راوين وهاد شو أنا بكات أمانيش عينيش أوايا كبري عندهم توزي الرنبازية كان هلا قلنا دواء دسكن اللي ورن اللي مناواو دواء هم يعني بمو يعني كم وجوره طبيعتي أنواع لما
لە چلا لە دوای مانگی 12 ئەوانە دێنە بەران دوای مانگی 12 دێنە بەران بەڵام وشتر ئەو تەبیعەتەیە بە 11 مانگ عیب نەبێ ئەزیێت هیچاوەکو مانگا و مەڕووماڵاتی تر نییە ئەم جیاواز ئەو جیاوازیان هەیە لەگەڵ حیواناتی ترە بە 11 مانگ ئەزیێت. بگواستنەوە ئەمانە ئەمە احتیاجی لیان خوڕەدانێکیان ڕەشمەکە و ڕای کێشە ئەوانیش احتیاجی بەدواتە دێن بێ بۆچیانە بێت و ڕوت بەڵام ڕۆژانە من بەریانە ئەمە دەرەوەی سا لەم حەوشان حالێن بێتاقەتە بن کە بەریانە دەرەوە هەم لەوەڕێن جیا و درک و پوش و ئەوانش لەوەڕێنەوە ئەمانە علەفیلێ ئەمجار ینی یاریشەکەن سێبازەکەن هەڵ بەزنەوە زۆر جوان ینی مەزەرێکی جوانیان هەیە ئەنجا بۆ قەزەی خەو ئەوانەیش کە ئەخەون یەکیان لێرە خەوت هەمویان بە دەورێکە ئەخەون ئەوە نیە یەکیان لەولا بخەوێ یەکیان لەولا بخەوێ ئەوانە بە کۆمەڵە خەون بەس لە بیدایەتەوە کە هێنا من ئەم بچووک بوون دانێکیان مارپیەوەدا نزیکە یەک هەفتە کەوت تی خەریک و منار بێتەوە عیلاجم زۆر بەکار هێنا بۆی وەڵڵا ئەنواع دەرزیم بۆ بەکارهێنا دەرزی ژێرپێس و دەرزی دژەمار و دژە ژەهر و ئەوانە ئیتر باش بوو سپاس بۆ خۆی گەورە وەڵاش و چاک بوو ئەمجا حوشتەکە حوشتە سوودی زۆرە وەکو سوودەکانیشی شیرەکەیەتی بە تایبەتی شیرەکەی زۆر بە سوودە بۆ زۆر بە نەخۆشی ینی بۆ زۆر نەخۆشی بەکاردێت شیرەکەی بۆ نەخۆشی سەرەتان و بۆ شتانانی باوەڕ بکە برادەری وایە هەر ینی ناشی ناسم ڕقم ژمارەکەی منی دەستکەوتووە شەوی وایە سعات 12 شەو تەلەفۆنم بۆکە کاک عوسمانەوە زەحمەت نەبێ جەناب فڵان کەسی بەڵێ کاکە فەرموو وەڵا ئەڵێن وشترت هەیە شیرەکەیمان پێویستە بۆ دەوا بۆ نەخۆشی ئەمانە ئەڵێم هەڵای داوای لێبوونەکەم هێشتا کە نەزاون شیریانتیان نییە یعنی خەڵک ڕۆژانە تەلەفۆنم بۆکە پێویستی بە شیرەکەی هەیە کە شتێکە بە سووتنی شتە بۆ نەخۆشی زۆر نەخۆشی بۆ سەرەتان و بۆ ئەوانەکە بەکاردێت. بەڵێ هەر بۆ ئەحماوەم کڕیون لەبەرەوەی کە ئەمەوێت دیەکەم ئاوادان کەمەوە و دەی با و باپیرمە و ئێمە خەڵکی ئەحماوەی سەر بە موارماوەین عایدی زەڕایەنی بۆ هەموو فەسڵەکان ئەوێ شوێنێکی خۆش و شوێنێکی فێنکە و ئەمجار شوێنێکی فەرەوانە و ئەمجار علەف و لەوە ڕووگیا و شانەی زۆرە بۆ حیوانات و ئەوانە خاص بۆ حوشتری حوشتر تەماشاکەی من لە خواری جنوب بینومە تەنا چی ئەخوات لەو سەحرایە لەنا ئەو لما بە درکێکی لەیە کە پێڵێ خۆمان پێڵێ درکی حوشتر خوار ئەوان عەرەبی شتێکی کەی پێڵێن ئێمە پێڵێن حوشتر خوار ئەم حوشتر بەسە زمانانە هەمویان ئاڵاونتە ئەو وشتر خوارە تێی ئاڵاون لە هەر سوالە ئەو درکە هەتا کۆترەکەی ئەخۆن بەس ئەوە هەیە بیخۆن تر لا ئەو لمایە ئێمە کاکە هەرێمی کوردستانی ئێمە ماشەڵڵا هەمووی علەفە هەمووی جیایە هەموو سەوزیە هەموو شوێنێکی گونجاو و باشە بەس خەڵکی ئەڵێ لەوانەیە سمی بتەقێ و سمی بقلچێ لەبەر سمی نەرمە عیب نەبێ وەکو وڵاغ نییە ئەمانە نەخێر ئەوە لەوانەیە بۆ شوێنێکی شاخاوی و زیخاوی تحمل نەکا زۆر ئێنە شوێنی ئێمە نەرمانە و شوێنێکی زۆر چاکە بۆ وشتر و من داوا لە هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستانەکەم ئیتیمام داتە حوشتر چونکە حوشتر شتێکی گیاندارێکی زۆر جوانە هەم بە خێوکردنیشی سونەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی زۆر مبارەکە ئینشاءالله بە تەمام زیادیان کەم و یعنی ئەمە هەر بۆ خولیای خۆم کڕی و من بۆ ئەوە نەبکردم کە معیشەتی ماڵێک بخەمە بەسەرم حوشترانە بەس بۆ ئەوەی کە زیادیان کەم و ئینشاءالله پشت بەخوای گەورە زۆر بوون و خەڵک ئیستیفادەیان لێ بکەن.